لە ناوچەی تانجەڕۆ پاشەڕۆی پزیشکی نەخۆشخانەکانی سلێمانی بە ڕێژەیەکی زۆر کۆبووتەوە و هۆکارەکەشی بۆ کەمی ئامێری سوتێنەر و لە کارکەوتنی بەشێکیان و نەبوونی کارەبای پێویست دەگەڕێتەوە. لە ڕووی زانستیشەوە فرێدانی پاشەڕۆی پزیشکی کاریگەری خراپ لەسەر ژینگە دروست دەکات و تێکەڵ بە هەوا و ئاوی خواردنەوەش دەبێت. دیمەنی جەرمان و پاشەڕۆی کەڵەکەبووی پزیشکی نەخۆشخانەکانی سلێمانیە لە تانجەرۆ کە بەهۆی کەمی ئامێر و لە کارکەوتنی بەشێکیان و نەبوونی کارەبای پێویست توانایی لە ناوبردنیان نییە. لە ڕووی زانستیەوە فرێدانی پاشەڕۆی پزیشکی بەم شێوەیە کاریگەری خراپ لەسەر ژینگە دروست دەکات و تێکەڵ بە هەوا و ئاوی خواردنەوە دەبێت. ئەم پاشەڕۆ پزیشکیانە کاریگەری لەسەر ئاوی ژێر زەوی دروست دەکات. لە ڕێگەی باراناوە تێکەڵ بە ئاوی بەنداوی دەربەنی خانە بێت کە بە هەزاران مرۆڤ لەو ئاوە دەخۆنەوە. ئەو هەزاران ماسەی کە ئێستا ئەمڕۆ کە ئێمە قسەی تیاکەین لە ناو بەنداوی دەربەنی خان مردوون هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی پیسبوونی ئاوەکەیە. ئاوەکە بۆچی پیس بووە؟ بەهۆی پاشەڕۆ پزیشکیانە، بەهۆی پاڵاوتگەکانی تانجەرۆ. ئەمە تاوانێکی گەورەیە. ئەمە کێ ئەیهێنێت لە ڕاستیە کێ بەرپرسە لە کۆکردنەوەی پاشەڕۆ پزیشکیەکان؟ تەندروستی سلێمانی. وەر تەندروستی سلێمانیش بەرپرسە لەوەی کە ئەمانی لێرە فڕێداوە. جگەلەوەی ئەو 6 ئامێرە سوتێنەرەی تانجەرۆ توانایی لە ناوبردنی ئەو ڕێژە زۆرەی پاشەڕۆیان نییە، لە هەمان کاتدا 2 ئامێری پێشکەوتوو لە نێو 2 نەخۆشخانەی سلێمانیدا هەن بەهۆی لە کارکەوتنیانەوە ماوەی ساڵێکە بەکار ناهێنرێن و بە تەنها 15 ملیۆن دیناریش کێشەی 2 ئامێرەکە چارەسەر دەبێت. حکومەت دەزانێتەوە کێشەیە ئەو شەش سوتێنەری ئێمە فریان ناکەون. بەشێکی لەبەرەوەی کە کارەبای بەردەوام نییە، سوتێنەرەکان پێویستیان بە کارەبایە، بەشێکی تریشی لەبەرەوەی کە لە توانای ئەو شەش سوتێنەرەیان نییە. پێویستە ئەو 2 ئامێرە بخرێتەوە کار بۆی بتوانێت کە هاوکاری شەش سوتێنەرەکەی تر بکات. ئەمەش لە کاتێکدایە کە بۆ کۆکردنەوەی 1 کیلۆ لە پاشەڕۆی نێو نەخۆشخانەکان 2000 دینار وەردەگیرێت. مانگانەش پاشەڕۆی نەخۆشخانە حکومی و تایبەتەکان 60 بەمەش بڕی ئەو پارەیە دەکاتە 2 هێندەی ئەوەی کە پێویستە بۆ چاکردنەوەی ئامێرەکان. زوهرە عەلی، NRT سلێمانی.